ئەمە گەنجێکە ئەمڕۆ تا ئێوارە ئیشی کردووە زانیوێتی ئێمە لێرەین ئەو گەنجە هاوردی بەخشی ئەمڕۆ تا ئێوارە پارەکەی خۆی بەخشی بە مزگەوت واللهی ئەمە گەنجێکی ترە ئەویش پارەی خۆی بەخشی هەر ئەمڕۆ گەنجێک تا ئێوارە ئیشی کردووە هاوردی داری بە مزگەوتی لەندەن لا إله إلا الله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سپاس و شکری خوای گەورە ئەکەین لەگەڵ هەندێ برا هەڵساوین بەکردنەوەی مزگەوتێک لە لەندەن. سپاس بۆ خوای گەورە توانیمان شوێنێک بدۆزینەوە کە پێشتر کەنیسە بووە، ئێستا بەتەماین لەگەڵ هەندێ برا ئەم شوێنە بکردن بیکەین بە مزگەوت بە ماڵی خوای گەورە. داواکەین لە هەموو برا و خۆشکانی بریتانیا بە تایبەت و دەرەوەی بریتانیا هاوکارمان بوون لەم پرۆژە خەیریە. ئەم پرۆژە خەیریە پرۆژەی سەدەقە جاریە لە لای خوای گەورە ئەمێنێتەوە هەتاکو ڕۆژی قیامەت. داواکارم لە خوای گەورە پاداشی ئەو خۆشکبرانە باتۆ کە پێشتر هاوکاریان کردوین بۆ پرۆژەکەمان بڕاتە سەر. الحەمدلله ئێستا لە تەوابوونایە لە 2025 ئەبێ ئێمە ئەو شوێنە بکرین و داواکەم جاریکە لەو برا خۆشکە یارمەتیدارمان بوون و بارەک الله فیکم و جەزاکم الله خەیرا. وأقام الصلاة وآتى الزكاة أو كسان يشخيان زكاة درنا أولا حزيان ليتي ولم يخش إلا الله لغير خالق كسنا ترسي إنسان بغيرته الله فرمي ويمزقوته كان بنيادا الإنسان بغيرته ولم يخش إلا الله جابرين بابين بيش همتي بكين بالندن شوكو باقي شارع كان يتر مزقوت ما نهبي. سپاس بۆ ئەڵڵا ئێمە کە وەکو دامەزراوی بڕوا هەڵساوین بەکردنەوەی خێرخوازیەکی شوێنێکی خێرخوازی بکرێت بە مزگەوت ئینشاءالله ببێ بە فێرگەیەکی ئیمانی و فێرگەیەکی دامەزراوەیەکی فێرگەی قورئان لە وێستی لەندەن لە هانسلۆ. ژمارە حسابیەکەمان لە خوارەوەی ئەم ڤیدۆیە دەرەچێ هەچ کەسێک ئەتوانێت بە پاوەنێک بەشداری بکە ئەچێتە تیشی قیامەتیەوە. مزگەوتەکە ئینشاءالله لەسەر لەندەن ڕۆ دەبێت لە وێستی لەندەن لە هانسلۆ. برایان خوشکان هەچ کەسێکتان ئەتانەوێت دۆنەیشن بکەن و پارە ببەخشن بە ماڵی خوا بفەرمونون پەیوەندیمان پێ بکەن بەو ڕقەمانەی لەسەر شاشەیە و بەو ڕقم حسابیانەشی کەوا لەسەر شاشەکە دەرەکەوێت. داواکارم لە الله سبحانه وتعالى بناوە جوانەکانی و بە صفاتە هەرە بەرزەکانی یا رب العالمین خۆت وتوتە هەر کەسێک داوام لێ بکات ئێمەڵێن بئیسمیکە الأعظم یا ربی ڕەت ناکرێتەوە. یا ربی هەر کەسێک ئەمڕۆ بە نیەتی بنیادنانی ماڵێک لە ماڵەکانی خۆت کە جێگای عیبادەتی تۆی تێدا ئەکرێت پارە ئەبەخشێت سەدەقات ئەکات یا رب العالمین ماڵێکی لە بەهەشتەکەی خۆتی بۆ دروست بکە. ئەو مزگەوتێکمان کردوتە ئینشاءالله تعالى هەر کەس بێتە پێشەوە یارمەتیمان بدە لە ڕێگای خوا ئینشاءالله موفقە بین بۆ کردنەوەی ئەو مزگەوتە زۆر زۆر ضروریە. مزگەوتێکی کوردیە بە زمانی کوردی خوتبەی تیا درێ بۆ خوێنینی تیا کرێت برایان هەڵسان بەو همەتە ئینشاءالله خوا موفقیان بکە و رب العالمين إن شاء الله موفق يبقى باركوب كينو. ئەم مزگەوتە بە هاوکاری چەند هاوڕێیەک دادەمەزرێت کە هەستاون بە مەرکە گرانە لە وا نزیکەی 2 مانگە خەریکی ئەو کارین و توانیمانە بڕێکی باش پارە کۆ بکەینەوە تاوەکو ئەو مزگەوت و فێرگەیە بکەینەوە. ئاویش بۆ نەوەکانی داهاتوومانە خوا جەزای خێرتان باتەوە. داواکەین لە هەموو لایەک لە هەموو ڕێکخراوێک لە هەموو کەسایەتیەک کە وەکو پێویست بێن بەدەمە پرۆژەیەوە پرۆژەیەکی کۆمەنەتی خێرخوازی کوردیە. ئێمە هەستاین بەکردنەوەیەکی پرۆژەیەکی خێرخوازی بۆ کوردانی شاری لەندەن بۆ ئەوەی بتوانین مەدرسە و ئەکادیمیەکی ئیسلامی هاوچەرخ بۆ مڵاڵەکان ببرانی بۆنەوەی دواهاتوومان کاکەین لە بەڕێستان کاکەین لە هەموو لایەک کە بەدەم ئەم بانگەوازەوە بێن لە کەم کەم و لە زۆر زۆر خوای گەورە مەجوورتانگا خوای گەورە پاداشکرداماتەوە چامان لە هیمەت و لە بەرەکەتی خوای گەورەوەیە خوای گەورە مەحفوظتانگا. بەڕێزانێمە سپاس بۆخوا هەستاوین بە وەرگرتنی ئەم مزگەوتە و کڕینی ئەم مزگەوتە. ڕاستە ئێستا تەواو نەبووە پارەکەی و ماوێتی بەڵام سپاس بۆخوا خێرخوازان توانیوانە یارمەتیی باشمان بن بەڵام ئێمە پێویستمان پێیەتی بۆ ئەم مزگەوتە و ئەو قەرزەی کە لە سەرمالە نەبێتە قەرز لە سەرمان ئینشاءالله هەر کەسێک توانای هەیە
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر بەلەتی خورمایەکیش بێ خێرێ بکە بۆ قیامەتی خۆتان ئەمە بۆ بەتایبەت بۆ هەموو مسلمانێکە بەعام مزگەوت بۆ هەموو مسلمانەکە ماڵی خوایە و بەتایبەتتر بۆ کوردە کە بەڕاستی بێ شوێنە و بێ مزگەوتە جا هەر کەسێکیش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر بێت و تۆ بەقەد شوێنێ بکڕی بەقەد هێلانەی تەیرێکیش بێت خوای گەورە ماڵێکە لە بەهەشتا بۆ ئەکات ئێمەش ئینشاءالله ئەو فرسەتە لە دەست نەدەین خوای گەورە وای کردووە کە ئێمە بتوانین هەمومان بەشداری بکەین لە مزگەوتانینا خۆجاران یەک کەسەی کڕی بەڵام ئینشاءالله ئێمەش هەوڵمان دەستمان تایە بێ هەر کەسێ ئەتوانێت ئەوە حساب بانقە و ئەو برایانە کە لێرن لە لەندەن یارمەتیەکانیان لێ وەرەگرن ئینشاءالله ئومێد دەکەین کە بە زووترین کات پارەکەی بین و قەرزمان لەسەر نەمێنێ خواست زای خێرتان باتەوە داوا لە بەڕێزان و خۆشەویستان لە هەموو خوشکورا مسلمانەکان نەکەین لە هەر شوێنەکەن داوایان لەکەین کەوا ئێمە لەکردنەوەی مزگەوتەکان پشتیوان بە پەروەردگار لە شاری لەندەن لە بەریتانیا داوایان لەکەی بە ناوی دامەزراوەی خێرخوازی بڕوا کەوا یارمەتی و کۆمەکیمان بکەن لەبەرەوەی کاتێکی زۆر کەممان لەبەردا ماماوە بۆ کردنەوەی مزگەوتەکە و پارەدانەکەی تاوەکوم یەکی دوو ومێدەوارم داواکارم لە ئەڵڵا کە بۆمان ئاسان کاو و زۆر سپاسیەوە ژەکەم کە بە هەموو شێک بەشداریمان بکەن و کۆمەکیمان بکەن. Assalamu alaikum, brothers and sisters. We are making a project for the Kurdish community by the name of Burwa, and we're asking all for your helps so that we can create this establishment for us Kurds and establishment for our future generations as well. So we're asking for your generous donations because ultimately وان هؤلاء إنشاء سوريا كان بارك الله فيك يا حاجب الهادي بل يسوق والشمس